ئەم کچە ئێزدیانە لە ژێر دەستی داعشەڵاتون ئێستا هاتوونەتە پەرستگای لالێش وەک خۆیان دەڵێن بۆ ئەوەی جارێکی تر مۆر بکرێنەوە. ڕەمزیە یەکێکە لەو کچانەی کە لە 3 ئابی ساڵی 2014ەوە کەوتۆتە دەست چەکدارانی داعش. ئەو 2 هەفتە لەمەوبەر لەگەڵ چەند خزمێکی کە ژمارەیان 14 کەسە و لە کچ و پیا و مناڵ پێک هاتوون توانیویانە خۆیان ڕزگار بکەن. گەلێک عەذابم مەدکردن لەسەر مەبیع و شەراب و کڕین بوو فرۆتن بوو داینە هەدیە بوو حەقێکی مەد دەستێوان دەنەبوو ئەو حتى يعني الباژنێ دوان يعني تعاملاوان مەرە گەلێکیە پیس بوو. وەڵا ئەم حلالکردن ماڵاوان ئەم ژنەش خزمی ڕەمزیەیە دەڵێت لە ماوەی زیاتر لە 2 ساڵی ژێردەستی داعشدا لە قەزای تەلعفەر ماونەتەوە و لە دۆخێکی سەختدا ژیاون. مسرا براهیم هەتان هەژی کڕین و فرۆتن هەمواکردن زارۆکێن 9 ساڵیش بەردەیکا قوتکردن و برن زەوجاندن و هەو پیر کوشتن کالامێر کوشتن شل و شەهد برن یەک نزانێ حەتان نوها زلامێت ماماینەم چژی نزان ئەم نزانل کی ئەردینە نەل مووسل نەل ڕەقا نەل فەلوجا نەل گەیار ئەم نزانێ کی ئەردی دەبرینە و پشتی ئەم هاتینژی ئەم 3 ڕۆژال جادەمان و پشتی ئەم هاتن سەر ئاوێژیم شێڤەکەکردنە قەفە نەهێلان ئەم دەرباس بن پشتی هنگێ ئەم هاتنە خانکێژی خۆدێ ئەم خۆدا نەکرد. هەرچەندە 2 هەفتەیە لە چەکدارانی داعش ڕزگاریان بووە بەڵام وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن خراپی گوزەرانیان هێشتا کۆتایی نەهاتووە و لە شاری دهۆک لە خانوویەکی تەواو نەکراودا دەژین. پشتیم ئانینە کوردستانێک کتێکی سەری خۆلمان نەئیشاند و مەڤەڕا نەبوو جێک نەدانەمە حەقا خالێ زلامێمێ ئەم خۆدان نەکردبان کردن هەمل شار عابان و جماعەت دالەبێت ئێزیە مەڤەڕابوون ئەم ئانینە لالشێ ئەم حلالکردن. ئەم ئێزدیە ڕزگار بووانە باس لەوەش دەکەن سەختی ژیان و گوزەرانیان گەیشتۆتە ئەو ڕادەیەی کە لە دهۆکەوە بۆ گەیشتن بە لالێش هانایان بۆ کۆمەڵەی خوێندکارانی سربەخۆی ئێزدی بردووە تاوەکو بڕە پارەیەکیان پێ بدەن. بری 2-3 ڕۆژەکەژێ ئەم تەلەفۆن بۆمە هاتە پشەف گۆ ئەف کەسنە لە هەیکەلێکی دەنا سەرمادە ئەو خوارم بەخوار نینە ئەم کۆمەڵە قوتابیین ئێزدیên سەربەخۆ کۆمرابووین مە هاریکاری زووترین وەخت سەعاتنەی شەوێ مەبووان گەهاند ئەوژی بەتانی و دۆشەک و مەواد غیذائیە. لە ماوەی ڕابردووشدا بەڕێوبەری نووسینگەی ڕزگارکردنی فرێنراوان لە دهۆک ڕایگەیاندبوو تا ئێستا زیاتر لە 2800 هاوڵاتی ئێزدی لە ژێر دەستی داعشدا ڕزگار کراون و 3600 ئێزدی دیکەش هێشتا لە ژێر دەسەڵاتی داعشدا ماون و ڕزگار نەکراون. تایف گۆران NRT پەرستگای لالێش لە قەزای شێخان.